الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. برایان خوشکانی قدرگران، سلام و رحمتی خی گەورەتان لێبێ. السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆم بە خۆشحاڵەزانم لە خزمەتی ئێوەی بەڕێزدا بە پێشکەشکردنی بابەتێک لە خزمەتتان ئەبم بەو هیوای خی پەروەردگار بکاتە تێشوویەک بۆ قیامەتمان بۆ ئێوە ئێوەش ئینشاءالله. بەڕێزەکانم، بابەتی من لە خزمەتی ئێوەی بەڕێزدا بابەتێکە زۆر گرنگە، بەڕاستی زۆر گرنگە. ئەویش ئەوەتانێکەوە کاریگەری ذیکر لەسەر دڵ. ئایا ذیکر کاریگەری هەیە لەسەر دڵ و دەرونیا خۆتنا؟ طبعا پێم خۆشە سەرەتا باسی هەندێک شتی تر بکەم، دواتر بڕۆمە ناو بابەتەکەەوە بە ئیزنی خی پەروەردگار. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەڕێزەکانم لە حەدیثێکە ئەفەرمێت: إن في الجسد مضغة، لە جەستەیە لە لاشەی مرۆڤە پارچە گۆشتێک هەیە. إن في الجسد مضغة إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب. ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئازیزەکانم، ئەفەرمێ پارچە گۆشتێک هەیە لە جەستەی ئینسانە. ئەم پارچە گۆشتە ئەگەر هاتوو ئەو پارچە گۆشتە باش بێ، هەموو جەستە باشە بێت، هەموو جەستە باشە بێت. و ئەگەر هاتوو خی گەورە پەنامان بدا، ئەفەرمێت ئەگەر هاتوو ئەو پارچە گۆشتە خراپ بێت، ئەوە هەموو جەستە خراپە بێت، هەموو جەستە خراپە بێت. ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، ئەفەرمێ ئەلا وهی القلب، ئەوە دڵە ئەو پارچە گۆشتە، ئەو پارچە گۆشتە دڵە. بەڕێزەکانم، بۆیە زۆر گرنگە ئێمەکەوە بایەخ بە دڵمان بدەین، بزان ئەم دڵە چی شتێک بۆی باشە بۆ ئەوەی هەموو ئەندامەکانی جەستەشمان باش بێ و گۆڕایەڵێتی چووکە، و بزانین چی شتێکیش خراپە بۆی ئەبێ ئاگاداری بین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثێکی تردا کە ئیمامی مسلم ڕیوایەتی ئەکا و ئەفەرمێ: إن الله لا ينظر إلى صوركم وأموالكم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم. ئەفەرمێ خی پەروەردگار سێوەتان ناکات کەوا بزانە سوورتان شکل و شێوەتان چۆنە، سەیرەوەتان ناکە بزان شکل و شێوەت چۆنە. ئەما بینی جوانترین کەسە، سەیرەکەی هەمیشە خەریکی خۆیەتی بە بەردەم راوێنەوە، خەریکی خۆیەتی پێش نیو سەعات دەرچوونی، خەریکی خۆیەتی میکیاژکردن و دەرچوون و خۆڕازاندنەوە و ساڵۆنکردن و ئەم بەسم و ئەم بالۆرانە. ئەفەرمێت وە سەیرەوەتان ناکە کە ماڵەکەتان چۆنە، قەسرەکەتان چۆنە، کاشەکەی چۆنە، نەو ماڵەکەی چۆنە، مۆدێلەکەی چەنە، مۆدێلی کۆن بووە، مۆدێلی تازە بووە، گۆڕیتە یان نەتگۆڕیوە. وأفرمي ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم، بلكو خواهي پروردگار في دلتانكات. بوي خواهي پروردگار لشوينك أفرمي: إن أكرمكم عند الله أتقاكم. دل قلبي محلي تقوى لدلها يا برزة كانم، لدلها يا بوي دل زور گرنگا. إما با أقامان لو بي سير الشكل الشيومان، بل الشكل الشيوا گرنگا اهتمامي بي بدي باق بي وجوان بي ورخصار. بلان مهمترین شت ئەوەتانە وەکوی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی: ئەگەر هاتوو دڵ باش بێ، ئەوە هەموو جەستە باش ئەبێ. بۆیە زۆر گرنگە بزانی کەوا دڵ و دەروونت چۆنە و دڵ و دەروونت پاک بکەیتەوە و باش بێ، ئەو کات هەموو شتەکانی تر چاکە بێت. بۆیە زۆر گرنگە بەڕێزەکانم ئاگامان لە دڵمان بێ. خۆی پەروەردگار لە قورئانی پیرۆزدا فەرمێ: يوم لا ينفع مال ولا بنون، يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. فریاد ناکەوێت لە ڕۆژی قیامەتە بەڕێزەکانم، ماڵ و سەرۆت و سامان يوم لا ينفع مال ولا بنون، مناڵەکەت کەس و کارەکەت هیچ فریاد ناکەوێت. إلا من أتى الله بقلب سليم، إلا كسيت قريته بلاي خوي پروردگار بدلو درونيك باك و چاك و سليم و دلو درونيك پروردگار و بيت بشتي تا كرا بشتي باش و ذكر يادي خوي پروردگار پر كرا بعبادت كردن بالتوحيد بيكتا پرستي بروشت و اخلاق و اكاري جوان. إلا أو دل أباتوا أقرته بلاي خوي پروردگار سود و قازانجي هي بو خاونكي. بۆیە زۆر گرنگە بەڕێزەکانم. باشە ئەم دڵە ئەم ذیکرە چییە؟ وا سوودی هەیە بۆ ئەم دڵە؟
ئەم ذیکرانە چین، بۆچی ئێمە ذیکر بکەین، ئەم ذیکرانە چی کاریگەریەکی هەیە لەسەر دڵ و دەروون. بەڕێزەکانم، شەیخ الئیسلام ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت قسەیەکی زۆر جوانی هەیە، قسەیەکی زۆر جوانی هەیە. ئازیزەکانم بینوسن لای خۆتان، ئەم قسەیە با لاتان بێ، ئەم قسەیە با هەمیشە بەبیرمان بکەوێتەوە، هەمیشە بۆ ئەوەی کەوا ئەم ذیکر و یادی خوای پەروەردگارە ئێمەش هەمیشە بە ئەنجامی بدەین. ئەفەرمێ ذیکر للقلب كالماء للسمك. ئەفەرمێ ذیکر للقلب، ئەڵێ ذیکر بۆ دڵ، ذیکرکردنی خوای پەروەردگار الله سبحانه وتعالى، ذیکرکردنی خوا، ذیکرکردنی الله، ئەو ئەڵڵایی کە ئێمە لە هەموو شت زیاتر خۆشمانەوێ، لە هەموو هیچ شتێک خۆشەویستی، هیچ شتێک ناگە بە خۆشەویستی خوای پەروەردگار. ئەفەرمێت كالماء للسمك، ماسی چەندێ پێویستی بە ئاوە، چەندێ ئاوی خۆش ئەوێ، چەندێ ضرورە بۆی، چەندێ گرنگە بۆی، چەندێ پێویستی پێیەتی، ئەم ذیکرە ئەمەندە گرنگە بۆ ئەم دڵ و دەروونە. ئەفەرمێ فكيف يكون حال السمك إذا فارق الماء. ئەفەرمێ ئەیەبێ حاڵی ئەو ماسیە چۆن بێ کاتێ لە ئاوەکە دەری ئەهێنی. هەمومان بینیمانە کاتێ ماسی لە ئاو دەرئهێنی پەلەقاژێتی، سەیکە پەلەقاژێتی چیە کات ئەو دڵە، ئەو دڵە چیە کات، ئەو دڵە وێرانەیە، ئەو دڵە ئەو ماسیە کاتێ دەرئەچێ لەناو ئەو ئاوا فەقیر پەلەقاژێتی، حاڵی وێرانە بەهۆی ئەوەی کە لەناو ئاوە ئەو ئەژێت، ژیانی لەناو ئاوایە. بۆیە ئەم دڵی ئێمە لەناو ذیکرا ئەژێت، پێویستی بە ذیکر و یادی خوای پەروەردگارە. خوای گەورە فەرمی ولا تكونوا كالذين نسوا الله فانساهم أنفسهم أولئك هم الفاسقون. چۆن ئێمە ذیکر و یادی خوای پەروەردگار لەبیر بکەین، چۆن ئێمە الله سبحانه وتعالى لەبیر بکەین، چۆن ئەبێ مەجلیسێک یادی خوای پەروەردگاری تیا نەبێ، چۆن ئەبێ مەجلیسەکانمان باسی غەیبەت و فڵان و فیسار بێ، چۆن ئەبێ مەجلیسەکانمان بە گاڵتە و گەپ و یاری و لەه و لەعب بێ، ذیکری خوای پەروەردگاری تیا نەبێ، چۆن ئەبێ باس و یادی خوای گەورەی تیا نەبێت، چۆن ئەبێ ئێمە خوای پەروەردگار لەبیر بکەین. بەڕاستی زۆر خەتەرناکە ئەو کەسانی کەوا ذیکر و یادی خوای پەروەردگار ناکەن و خوای گەورە لەبیر ئەکەن، خوای پەروەردگاریش بەڕاستی ئێمە لەبیر ئەکات ئەگەر وا بێت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، عەفەن عولەمایان پیاوچاکی قسەیەکی جوانی ئەفەرمێ ذكر الله دواء وذكر الناس داء. ئەفەرمێ ذیکری خوای پەروەردگار دەوایە، ذیکری خوای پەروەردگار دەوایە. خوای پەروەردگار ئەفەرمێ وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين. ئەم قورئانە کە تۆم قورئانە خوێنی کەلامی خوای پەروەردگارە، بەخۆ خوای پەروەردگارە، ئەم کەلامی ئەڵڵایە سبحانه وتعالى ئەخوێنیت کە شیفایە بۆ دڵ و دەروون، شیفایە بۆ جەستە، زۆر گرنگ و مهمە. و ئەو کەسانیشی کەوا ذیکری باسی خەڵکی ئەکەن، ئەوە هەمیشە ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کەوا لە قیامەتە مفلیسن، لە قیامەتە خاوەن ئەوە هیچ شتێک نین، مایە پوچە بن، چونکە بۆ ئەمانە ذیکری خوای پەروەردگاریان نەکردووە کەوا دەوا بێ بۆ دڵیان، ئەمانە ذیکری خەڵکیان کردووە، بۆیە بووەتە ژەهرێک، بووەتە دەرمانێکی خراپ بۆیان، کە بۆتە هۆی ئەوەی کەوا دڵیانی مراندووە، دڵیانی وا پێ کردووە لە ذیکر و یادی خوای پەروەردگار غافڵ بووە. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ بەڕێزەکانم ئەفەرمێت عەلەیکم بذیکر الله. ئامان وەسیەتتان پێ ئەکەم، وەسیەتتان پێ ئەکەم، وەکو ئامۆژگاریتان پێ ئەکەم، دەست بکردن بە ذیکری خوای پەروەردگارەوە. عەلەیکم بذیکر الله فإنه شفاء. ورە ذیکرکردنی خوای پەروەردگار شفایە، شفا، ذیکرکردنی خوای پەروەردگار ذیکری خوا بکەن شفایە. وأفرمي وإياكم وذكر الناس فإنه داء. أمان مقيد بن، أمان مقيد بن، دور بكونه لباسي خلقي لذكري خلقي لباس خواسي خلقي تانو تشري خلقي باز بكي قسب خلقي بلي غيبتي خلقي بكي تانو تشل خلقي بدي دور كره ولا ما چونك براستي هو الجهرة براستي أبيت معي أوي كوا ئەمە کەیتریان ذیکری خوا دەوایە
بەڵام ذیکری خەڵکی داە بۆیە ئەبێت ئێمە ئاگادار بین لەو بابەتە. بەڕێزەکانم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆژێکیان کۆمەڵی سەحابە هاتن لای ڕەسوول الله صلی الله عليه وسلم وتیان ئەی پێغەمبەری خوا ئەو دەوڵەمەندانێک هەیە کەوا ژیانیان خۆشە ماڵ و موڵکیان هەیە بەهەشتیش بەدەست ئەهێنن و پلە و پایەیان بە پارەکەیان بە دەوڵەمەندەکەیان پلە و بەهەشت بەدەست ئەهێنن پلە و پایەی گەورە بەدەست ئەهێنن چی بکەین ئێمە ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئایا کردەوەیەکتان پێ بڵێم کەوا پێشی ئەوان بکەون؟ ئایا شتێکتان پێ بڵێم پێشی ئەوان بکەون؟ فەرموویان بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی سبحان الله کردن، الله ئەکبەر کردن و الحمد لله کردن لە دوای خلف كل صلاة، لە دوای هەموو نوێژەکان ئەمە بکە 33 جار سبحان الله، 33 جار الحمد لله، 33 جار الله أكبر. ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ پێش ئەوانەکەون کەوا کە ذیکر و یادی خۆی پەروەردگارەکەن، ئەوەی کەوا ماڵ و سەرۆت و سامانیان هەیە بەهەشت بەدەستێن، ئێوەش بڕۆن ذیکر و یادی خۆی پەروەردگار بکەن بۆ ئەوەی کەوا پێشی ئەوان بکەون لە ڕۆژی لەم دنیا و پلە و پایە بەرزە بێتەوە لەو دنیاش کە پلەی بەرز بەدەست ئەهێنن. بەڕێزەکانم ئەوەی کە ذیکر و یادی خۆی پەروەردگار ناکات ئەوانە دڵیان نەخۆشە، ئەوانە دڵیان نەخۆشە. خۆی پەروەردگار لە قورئانی پیرۆزدا لە سەرەتای سوورەتی البەقەرە باسی چەند صیفەتێکی منافقەکان ئەکات، لە دوایەوە چەند ئاەتێک باسی صیفەتی ئیماندارانەکە و دوو ئاەت باسی صیفەتی کافر ئەکا، دواتر باسی چەند صیفەتێک نزیکەی 13 بۆ 14 ئاەتێک باسی صیفەتی منافق ئەکات. یەکێک لەو صیفەتانە ئەفەرمێ في قلوبهم مرض فزادهم الله مرضا، ئەوانە لە دڵیانە نەخۆشی هەیە. یاخود لە پێش ئەوە فەرمێ ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم غشاوة، ئەوانە خۆی پەروەردگار مۆری داوە بەسەر دڵ و دەروونیانە، ئەوانە دڵێکی نەخۆشیان هەیە، ئەوانە منافقن، ئەوانە دووڕون، ئەوانە هەر باسی خەڵکیەکەن یانە بینی خەڵکی تێکدن، ئەوانە ئیمان لە دڵیانە نییە، ذیکر و یادی خۆی پەروەردگار ناکەن. ولا يذكرون الله إلا قليلا وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى، تەنانەت بۆ نوێژەکانیان درۆکەن تەمەڵیەکەن، ئەوانە صیفەتی ئیمانداران نییە بەڵکو صیفەتی منافقە. ولا يذكرون الله إلا قليلا، کەواتە ئەی برای بەڕێزم، ئەی خوشکی بەڕێزم، ئێمە کەوا دوورکەوتینێتەوە لە ذیکر و یادی خۆی پەروەردگار، ذیکری خوا ناکەین، یادی خۆی پەروەردگار ناکەین، ئەوانە صیفەتی منافقە خۆی گەورە پەنامان بدە. و منافق خۆی پەروەردگارە فەرمی ئەوانە دڵ و دەروونیان نەخۆشە. بەڕاستی ئێمە پێویست ئەکات کەوا ئاگامان لە خۆمان بێت کە هیچ شتێک ڕێگری نەکات لە ذیکر و یادی خۆی پەروەردگار. خۆی گەورە لە قورئانی پیرۆزدا فەرمێت يا أيها الذين آمنوا لا تلهكم أموالكم ولا أولادكم عن ذكر الله، با هیچ شتێک ئێوانی باوەڕتان هێناوە، ئێوانی ئیمانتان هێناوە، با ماڵ و سەروەت و سامان و مناڵ و ئەوانە نەبنە ڕێگیری لە ذیکر و یادی خۆی پەروەردگار عن ذكر الله، ومن يفعل ذلك فأولئك هم الخاسرون. أي أجر هاتوا وابن، أي أجر هاتوا مال ومنال وبارو كوشك وتلارو إيش وكارو كسابتكت ريجر بو لذكري خواي پروردگار، أو أفرميت هركسي وابكات ذلك ومن يفعل ذلك فأولئك هم الخاسرون. براسي أوانا خواي جورا بنامان بدا وأن لو كسانا كوا لخسارة من دانا بوي إيمي مسلمان أبي ذكر يادي خواي پروردگار بكين بهمي شيء خواي پروردگار لقرآن بيروز فرمي فاذكروني أذكركم واشكروا لي ولا تكفرون. ذكر يادي خواي پروردگار بك، ذكر يادي خواي پروردگار بكن بزوري خواي پەروەردگار ذیکری یادی خواي پەروەردگار بکە، خواي گەورە ذیکر و یادی تۆ ئەکات،
تەنانەت لە حەدیثێکا فەرمێ عەبدەکەم تۆ لە شوێنێکا ذیکر و لە نەفسی خۆتا ذیکر و یادی من ئەکەی، منیش لە نەفسی خۆمە ذیکر و یادی تۆ ئەکەم. لە مەجلیسێکا تۆ ذیکر و یادی من ئەکەیت و باسی خوا ئەکەیت و باسی قورئان و مەجلیسی خوای پەروەردگار، باسی ذیکر و یادی خوای پەروەردگار ئەکەیت، باسی قورئان و فەرمایشتی ڕەسوڵ الله کە عەلەیهی سەڵات وسەلام پێ خوای پەروەردگار ئەفەرمێت ئەوە من لەو مەجلیسە باشتر باسی تۆ ئەکەم، لە مەجلیسێکی باشتر ذیکر و یادی تۆ ئەکەم کە مەجلیسی مەلائیکەتەکانە، لای مەلائیکەتەکان خوای پەروەردگار باسی تۆ ئەکا. لە شوێنێکی ترا فەرمێت يا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا وسبحوه بكرة وأصيلا. أي أو كساني إيمانتان هناوە ذیکر و یادی خوای پەروەردگار بکەن، ذیکر و یادی خوای پەروەردگار بکەن زۆر، چونکە بەڕاستی ذیکر و یادی خوای پەروەردگار ئەبێتە ئەوەی کەوا کە ئێمە لە بەیانیان و لە ئێوارانە ذیکر و یادی خوای پەروەردگار بکەین. ئەگەر بێت و سەیری ذیکرەکانی بەیانیان و ئێواران بکەین چەندین دەرمانی تایە بۆ دڵ و دەروون و جەستەی ئینسانەکان. زۆرێک لە کێشەکانی ئەمڕۆ بەڕێزەکان، زۆرێک لە هەموو غەمەکانی ئەمڕۆ ئەوەتانێ زۆرێک هەیە ئەڵێ خەفتم هەیە بەخوا من احتیمالە دەسم لێ وەشێنرابێ، احتیمالە غەشم لێ کرابێ، احتیمالە فێڵم لێ کرابێ، ترسا بێتم، احتیمال هەیە جن چوو بێتە گیانمەوە، احتیمال هەیە چی ڕێزەکانم لە ذیکرەکانی بەیانیان و ئێواران ئێمەمانە نەجاتمانە بێ لە ذیکردنی خوای پەروەردگار لە هەموو کات و ساتێکا. تەنانەت فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثێکا فەرمێ ئەگەر کەسێک هاتە ژوورەوە بۆ مناو ماڵ و مناڵی خۆی ذیکری کرد، بسم الله کرد، ڕاتە ژوورەوە لە کاتی نان خواردنە بسم الله کە، الحەمدولله کە، لە کاتی جل لەبەرکردنە، لە کاتی هەموو ذیکر و یادی خۆی هەیە، لە کاتی خەوتن، لە خەوەستانە، لە پێش نوێژکردن، لە دوای نوێژکردن، هەموو ذیکر و یادی خوای پەروەردگار هەیە. ئەوە کاتێک شەیطان لەو ماڵێ مەمە شوێن و جێگە و مەکانەتی من نییە هەڵدێ لەو ماڵە ئەڕوا، وەکوی حەدیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی هەر کەسێک سوورەتی ئەلبەقەرە بخوێنێ تا 3 ڕۆژ شەیطان لەو ماڵە ڕائەکە و هەڵدێ و ئەڕوات. و ئەگەر ماڵێ ذیکر و یادی خوای پەروەردگاری تیانە بێت ئەبێتە هۆی ئەوەی کەوا شەیطان تێ بمێنێتەوە لێمە شوێنێکی جاک و گونجاوە بۆ من لەگەڵ خواردنیان، لەگەڵ خەوتنیان، لەگەڵ هەڵس و کەوتیان، لە هەموو شتێکانیان شەریک ئەبێت. بۆیە ئەڵێ وەڵام مامۆستا بەرەکەت نییە لە ماڵەکەی منە، نازانم چی بکەم، بەهۆی ذیکر و یادی خوای پەروەردگار نەکردنتەوەیە، ئاگادار بە. بۆیە هەمیشە ذیکر و یادی خوای پەروەردگارت لەبیر نەچێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێت نمونەی ئەو کەسەی کەوا ذیکر و یادی خوای پەروەردگار ئەکات و ئەو کەسەی کە ذیکر و یادی خوای پەروەردگار ناکە کە مەثەلی الحەی والمەیت، وەکو مردوو زیندووایە. یعنی مردوویە کە دێتەوە مرد ئیتر ناتوانێت قسە بکە، هیچ سوود و قازانجێکی تەواو هیچ شتێکی نامێنێ لەم دنیای تەواو ئەبڕێتەوە. بەڵام زیندوو ئەتوانێت جوڵە ئەکا بزانە چەندێکی فەرقە. زۆر جار ئێمەش زۆر جار نمونونەکانی هینین و شتێکە لێم کاکە بەی وەکو مردوو زیندوو وایە ئەوە فەرقی هەیە. کەواتە ذیکر و کەسەی ذیکر و یادی خوای پەروەردگارەکە هەمیشە دڵ و دەروونێکی زیندوی هەیە، هەمیشە خاوەن دڵێکی گەشە، هەمیشە بەختەوەرە، هەمیشە خۆشبەختە، هەمیشە دڵ ئاسوودەیە. هەمیشە جاری وایە تۆ نوێژەکانە سەیرەکەی نوێژەکەت تاخیرەوێ زۆر خەمگینی زۆر خەفەتباری کە دوای نوێژەکەت ئەەکەی ئەوە دڵت زۆر بە جوانی مرتاحە بێ، زۆر دڵت ئیسراحەت ئەبێت، ئیتر هیچ شتێک خەموو خەفەتێکت نامێنێ. و خوای پەروەردگار ئەفەرمێ ئەلا بذیکر الله تطمئن القلوب. ئەم دڵە بە ذیکر و یادی خوای پەروەردگار ئارام ئەبێ، ئاسوودە ئەبێ، خۆشبەخت ئەبێ، نەک بە گۆرانی و قسەڵۆکی خەڵکی و باسکردنی خەڵکی، چونکە ئەبێتە هۆی بۆگەنکردنی ئەو دڵە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکا فەرمێ نمونەی ئەو دڵەی کەوا قورئانی تایە و ئەو دڵەی کە قورئانی تیانە وەکو ئەوە وایە، ئەو دڵەی کە قورئانی تیانە وەکو کەلاوە وایە، وەکو کەلاوە وایە. دڵێک کە قورئانی تیانە بێ، ذیکر و یادی خوای پەروەردگاری تیانە بێ، بەڕاستی زۆر خەتەرناکە، ئەوە ئەو دڵە نەخۆشە، ئەو دڵە لە کار کەوتووە، ئەو دڵە هیچ سوود و قازانجێکی بۆ جەستە نابێ، بەڵکو ئەو جەستەیە شتێک ئەدات. داواکەم لە خوای پەروەردگار
بە هیوای ئەوەی هەموو کات و ساتەکانمان ذیکر و یادی خی پەروەردگار بکەین لە هەموو کات و ساتەکانە الله سبحانه وتعالىمان لەبیر بێ بەو هیوایی ئینشاءالله ئەم وتارەی ئێمە ببێتە هۆی سوودێک بۆ خۆمان و بۆ ئێوەش ئینشاءالله بە هیوای ئەوەی هەمومان پێکەوە ئینشاءالله لە ڕۆژی قیامەتە خی پەروەردگار کۆمان بکاتەوە لەگەڵ پێغەمبەران لەگەڵ پیاوچاکان لەگەڵ صالحان لەگەڵ شەهیدان لەگەڵ ڕازگۆیان کۆمان بکاتەوە خی پەروەردگار لە گوناه و تاوانی هەموو لایەکمان خۆش بێ ڕەحم بە حاڵی هەموو مسلمانان بکە بە تایبەتی خوشک برایانمان لە غەزە سەرکەوت و سەرفراز بن ئینشاءالله خی گەورە سەرخەرانی ئەم پرۆژە و سەرپەرشتیارانی ئەم پرۆژەیە موفقی دنیا و قیامەت بکات والسلام عليكم ورحمة الله وبركاته.